ئێمە ئەو داگیرکاریانەی دەوڵەتی تورکیا ڕسوا شەرمەزارەکەین وەکو گەلی باشوور کە هەم هێزی زەمینی و هەم هێزی هەوایی دوژمنی داگیرکەری دەوڵەتی تورک وەسە خاکی باشووری کوردستان شەرمەزارەکەین. هەروەها داوا لە گەلەکەمانەکەین کە یەکێتی نەتەوەیی دروست بکرێ دژی داگیرکەران، دژی خیانەتکەران. ئێتر بابەز بێت داگیرکەران بکەینە کوردستان، بکەینە گۆڕستان بۆ داگیرکەران. لەمە لا پێویستە هەڵوێستەکان بگۆڕێن بەڕاستی هەڵوێستی جەماوەری، هەڵوێست فشاری گەورەتر بۆ بەردەم ئومەمی متحیدە، بۆ کۆمەڵگەی ڕێکخراوەکانی جەماوەر، ڕێکخراوە مەدەنیەکان، مامۆسایانی زانکۆ، ڕێکخراوە مەدەنیەکان پێویستە هەڵوێستیان هەبێت. زۆر بەداخەوانێ هەتا ئێستا هەڵوێستی حکوومەتی عێراقی لە دووسێ شوێنەوە هەبووە، بەس بەداخەوانێ وەکو حکوومەتی هەرێم هیچ هەڵوێستێکی نییە. یعنی هەر وەکو وەزیری پێشمەرگەش ئەڕێ ئێمە بەرپرسنین لە هاتنی هێرشی داگیرکەری. بەڕاستی ئەمە کارەساتە بۆ گەلی ئێمە کە هێرشێکی داگیرکەری وەکو دەوڵەتی تورک هێرش کاتە سەر خاکی باشووری کوردستان هەڵوێستی وەزیری پێشمەرگە ئەمە بێ زۆر بەداخەوە. دەزانین کە مەبەستی تورکیای داگیرکرد تەنها ڕێکخراوێکی دیاریکراوە یا حەزبێکی دیاریکراو نیە، بەڵکو لێدانە لە هەموو هەر ستاتویەکی کوردی کە دروستە بێ لە ناوچەکەیە لەو وەکو پلانێکی 100 ساڵی بۆ داگیرکردنی ناوچەکە ئەو هێرشانە دەکات. من شتێک دەڵێم کە گەل ئێمە دەبێت ئەوە بزانێت کە نیەتی تورکیای داگیرکرد تەنها لێدان نییە لە پەکەکە، بەڵکو داگیرکردنی تەواوی باشووری کوردستانەوە خۆشی ئەوە ناشارێتەوە لە ڕاگەیاندنەکانەوە کە بە میساقی ملی ناو دەبرێت تا ساڵی 23 دەبێت جێبەجێ بکات. پێویستە بەڕاستی لە ئێستادا پێویستە تر گەل لە هەموو ئاستەکاندا خۆی بەڕێکخراوەیی بکات. لە خۆتان دەزانین ئێستا شتێک نەماوەتەوە بەناوی دەسەڵاتەوە کە خاوەنداری لە گەل بکات، بۆیە ئێستا دەبێت لە هەموو ئاست و چینە جیاجیەکانە خۆیان بەڕێکخراوەیی بکەن، خۆیان بەڕێخستن بکەن، بێنە مەیدان، بەشداری هەر هەڵوێستێک بن کە دژی داگیرکەن یاخود دژی هەر لایەنێک کە تەنانەت ئەو لایەنانش کە بەرپرسیارن لە بڕینی قوت و موچەی ئەوان. سوپاسی ئەوە دەکەم. دوو ڕژیمی داگیرکەری ڕژیمی تورکیای فاشیست و کۆماری ئیسلامی ئێرانی بە هەموو هێزەوە هاتنە سەر سنووربە لە هەمان کاتدا هێرشێکی بەرفراوان دژی خەڵکی سیڤیل و خەڵکی سیڤیلی باسی کوردستان دەستی پێکردووە. ئەم شەڕێکی مەترسیدارە، پێویستە گەلەکەمان هەر چوار پارچەی کوردستان خۆیان بەڕێخستن بکەن لە بەرامبەر ئەم وەحشیگەرەی کۆماری ئیسلامی ئێران و ڕژیمی تورکیادا بێدەنگ نەمێنن. بێدەنگی ئەو پەڕی خیانەت و نامەردیە چون ئەم ڕەوشێکی مەترسیدارە. ئەگە بێت و لەم شەڕەی ئەم قۆناغەی کە ئێمە گەلی کورد تێدان بێت و ئەم شەڕە بدۆڕێنین، دڵنیا بە تێکۆشانی گەلی کورد 100 ساڵ دیکە دواکەوێ. بۆ پێویستە لە بەرامبەر ئەوەدا گەلی باشووری کوردستان بەتایبەتی هیچ چاوەڕوانیان لە دەسەڵاتی باشووری کوردستان نەبێ، گەل خۆیان بەڕێخستن بکەن، خۆیان بپارێزن لە بەرامبەر ئەو وەحشیگەرەی ڕژیمی فاشیست تورکیا و کۆماری ئیسلامی ئێران و لە هەمان کاتدا ئەرکێکی سەرشانی سەر نووسەران و ڕناکبیران و هونەرمەندان ئەوەیە ئەم هەڵوێستانەی قەدەپە کە ئەوڕۆکانە پێشەنگایەتی سوپای داگیرکەری تورکیا دەکات. ئەو پەڕی شەرمەزاریە نەک تەنیا قەدەپە و لاشخۆڕەکانی دەوری بەری قەدەپە ئەوانەی بە دەوری قەدەپەوە کۆبوونەتەوە. ئەوە شەرمەزارێکی گەورەیە لەبەرەوەی گەلی کورد قوربانی داوە لە پێناو ئازادیدا، لە پێناو پاراستنی کەرامەتی خۆیدا.